کاکە هۆگر ئەڵێ ئایا مامۆستا ڕێی چیە لەسەر دکتۆر زاکر نایک؟ جا قوربانە من چەند جار وتومە من ڕێیم لەسەر هیچ کەسێکانیە، بەڵام من چێم تاوەکو قیاسی دکتۆر زاکر نایک بە من بکە، ڕەحمەتی خواتان لێبێ. دکتۆر زاکر نایک نیعمەتێک لە نیعمەتەکانی خوای پەروەردگارە ناردوێتی بۆ ئەو ئومەتە. ئەو جۆرە نیعمەتانەش هاوشێوەی ئەوانە دووبارە نابنەوە زۆر کەمن، ئەمما ناحەزی زۆرە، ئاگات لێبێ تەشویهەکرێت. کابرای علمانی، کابرای مولحید، کابرای ئەو دیکتاتۆرانە، کابرای هندۆس، دوژمنی زۆرە. بانگەوازکار دوژمنی زۆرە. والله ئێستا بەقەدە تووکی سەری تۆ من بانگەوازکارێکی هناوداریش نیم. دووسێ کەلیمەی حەق ئەزانم ئەیڵێم بە سەدا دوژمنم هەیە، بە سەدا تەهدیدم بۆ دێ، بە سەدا شوێن بانگم ئەکا، مقابلەم ئەکا، زۆر بە ئاسایش وەریەگرین و بەڵام خۆ لە تۆ دیانی خۆ هەموو جارە بە تۆ دەنم ئەی هاوار ئەوم لەگەڵەکەن. بە تۆ ئەڵێن بە تۆ ناڵێن. ئێمە سیفەتی پێغەمبەران، پیشەی پێغەمبەران دوژمنت ئەبن. جا دکتۆر زاکر نایکی دیش ماتۆ ڕێبازی پێغەمبەرانی گرتووە دوژمنی لە هەموو لایەکەوە ئەبن. ئیتر شتی بۆ دروستەکەن. الله المستعان خوا محفوظی کات یا ڕەبی، نیعمەتێکی خوای و دووبارە نابێتەوە گوێی لێ ڕاگرن. برای پرسیاری کردووە وەستە کەس لەسەر دەستی تۆ خوا هیدایەتی داوە لەو ئینگلیزانە. قوربان من ئینگلیزیەکەم ئەو ئینگلیزە نییە بتوانم داوای پێ بکەم. ئینگلیزەکەم ئینگلیزی بازاڕە، ئەتوانم ئیشی خۆمی پێ جێبەجێ بکەم، دائیرێ تەلەفۆنە شتێکە، بەڵام ئی دەعوە نیە، چونکە کەلیماتی دەعوە پێویستی بە تەرکیزی تەواوە. بەڵام هەر کەسێک کە پێویست بووە موقعی دکتۆر زاکر نایکم بۆی ناردووە، پێم وتووە تەماشای ئەو موقعە بکە و دواتر بزانم ڕەخنەت چییە بۆم بجێڕەوە. ئەو ئافرەتەیە ئەو کوڕە دواتر کە پەیوەندی پێکردوم نەک بۆ ڕەخنە بەڵکو بۆ ئیسلام بوون، ئەوانە بووە. یعنی حتا ڤیدیۆکانی دکتۆر زاکر نایک کە بۆ خەڵکمان ناردوون خەڵکی پێ ئیسلام بووە، گوێ برا خەڵکی پێ ئیسلام بووە. بەڵام من و تۆ ئەگەر نەمانتوانین تەمەنەکە مۆڵەتی نەدا و ژیان بردنی، با کوڕەکانمان وا لێ بکەین بە زمانی ئینگلیزیەوە بیان هێنینە مەیدانێ و بیانکەین بە زاکر نایکێک بۆ ئەو دینە ئینشاء الله تعالى. ئیترەوە لە پلانە خوای پەروەردگار سبحانه وتعالى ئیخلاسمان پێ ببەخشێ و خوای پەروەردگار سەرکەوتومان کە لەو هەدەفەی کە بۆی ئەڕێ.